الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين، حبيب قلوبنا ونور أبصارنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناسانی بەڕێز، لە وتاری جمعەی ڕابردوودا باسی خۆشەویستیمان کرد، خۆشەویستی بە مانا فراوانەکەی و بە تایبەتیش لە نێوانی هەردوو ڕەگەزی نێر و مێدا. وتاری ئەم جمعەیەشمان تەواوکەری وتاریکەی ڕابردووە ناونیشانی ئەم جارەمان ئەم وتارەمان لەژێر ناونیشانی بنەماکانی هاوسەرگیری سەرکەوتوو کە باسی ئەوەمان کرد خۆشەویستی نەک ئارەزوبازی، خۆشەویستی نێوان کوڕ و کچێک بە مەبەستی گەیشتن بەلانەی ئارامی هاوسەرگیری. کاتێک کە دەگەن بە هاوسەرگیری ئەو بنەمایانەی کە ئەم زەواجە ئەم هاوسەرگیریە ئەم ژن و مێردایەتیە وەکو کۆڵەکەیەکی پتە و ڕادەگرێت چییە؟ بە ئیزنی خوای پەروەردگار لەژێر چەند بنەمایەکە ئاماژەی پێ دەکەین. خاڵی یەکەم واجبی سەرشانی هەموو کۆمەڵگایە بە حکوومەت و دەسەڵاتی وەختەوە، بە ڕیشسپیان و پیاوماقوڵان و سەرۆکی هۆز و عەشیرەتەوە، بە باوک و دایکەوە، بە بنەماڵەوە، بە دەستڕۆیشتوان و دەوڵەمەندان و سەرمایەدارانەوە بە ئەرکی سەرشانی خۆیان بزانن کاتێک کە کوڕ و کچێک لە شوێنی خۆیاندا، لە گەڕەکی خۆیاندا، لە بنەماڵەی خۆیاندا دەبینن کە وەختی هاوسەرگیریەتی خەمی لێ بخۆن، دەچینە خزمەت سوورەتی نور و ڕۆشنایی، سوورەتی ئەننور لە قورئاندا. لە ئاەتی 32 سوورەتی نورا خۆی پەروەردگار دەفەرمێ وأنكحوا الأيام منكم والصالحين من عبادكم وإمائكم إن يكونوا فقراء يغنيهم الله من فضله والله واسع عليم. خەم بخۆن لەو پیاوانەتان کە ژنیان نییە، لەو کوڕانەتان کە هاوسەرگیریان تا ئێستا بۆ نەکراوە. خەم بخۆن و مشور بخۆن ئەی کار بەدەستانی وڵات، ئەی ڕیشسپی و پیاوماقوڵان، ئەی سەرمایەدار و دەسەڵاتدارانی مادی، ئەی باوک و دایکان لەو کچانەتان کە وەختی شوکردنیان هاتووە و ئەنجامدانی هاوسەرگیریان دواکەوتووە، بێخەم مەبن، کەمتەر خەم مەبن بەرامبەریان. ئەگەر هاتوو تەنها دەسەڵاتێکی مادی کەمیان هەبوو، لێرەدا قورئان دەفەرمێ ئین یەکونوا فوقەراء، ئەبێ ئاگامان لەوە بێ مەبەست ئەوە نییە هەر نانی لە تەشتانە بێ. ئەگەر ئەوەندە پارەی هەبوو کە دەیتوانی بەشێک لە مارەیەکە دیاری بکە، کولانە خانوویەکی بچووک پێکەوە بنێ، با لە هەژاری دواتر نەترسێ خوا دەرگای ڕزق و ڕۆزی بە فەزلی خۆی لێ دەکاتەوە. بەڕاستی خوای پەروەردگار دەرگای فراوانە، زانایە بەنێتی بەندەکانی. ئەم ئاەتە قورئانیە خۆشەویستان بەڕاستی جێگەی وردبوونەوەیەکی و سەرنجدانێکی ورد و دەقیقە لە چەند خاڵێکە. ئەگەر تەماشاکەی ئەم ئاەتە لە سوورەتی نوردا هاتووە، سەرەتای سوورەتی نور لە ئاەتی 2دا باسی چ دەکا؟ باسی زینا دەکا، ئەزانیەت وەزانی، ئەو کەسەی زینا دەکا و سزاکەی چییە؟ ئەوە لەوێ سوورەتەکە بەس باسی زیناکردن و حرامکردنی زینا دەستی پێکرد. دوایی باسی بوختانکردن دەکا، باسی بوختانی پیاوێک بۆ ژنەکەی دەکا کە بوختانی پێ بکا بڵێ پیاوێکم لەگەڵا دیوە، چارەسەری لە ئیسلامدا چییە؟ دواتر لە دەوری ئاەتەکانی 30 سوورەتی نوردا باسی حرامبوونی نەزەر و ڕوانینی چاوتێبڕینی پیاوێک بۆ ژنێک یان ژنێک بۆ پیاوێک بە ئارەزوبازیەوە باسی حرامبوونی ئەوەش دەکا. دوای ئەم کۆمەڵە قەدەغە کراوانە باسی هاوسەرگیری دەکا. ئەم ئاەتە قورئانی ئەوەمان پێ دەڵێ ئیسلامی ئێمە کاتێ دەرگایەکدا دەخا، دەرگایەکی تر دەکاتەوە. بەداخەوە ئیسلام خوازان لە زۆر وەختا تووشی ئەو هەڵەیە دەبن، بەس بەردەوام باسی حرامەکان بۆ خەڵک دەکەن. ئەوە حرامە، ئەوە حرامە، ئەوە حرامە، نەزەر حرامە، خۆشەویستی حرامە، ڤالانتاین حرامە، ئەوە حرامە. ئەی چه حەڵاڵە؟ قورئان دەفەرمێ ئەگەر ئەو هەموو دەرگایە لە کەسێکا داخست، نەفەسی مەبڕە، ئەبێت دەرگا ڕاستەکەشی بۆ بکەیتەوە. ئەگەر زینا حرامە، خوا دەفەرمێن نیکاح حەڵاڵە،
وەرە هاوسەرگیری ڕاست و دروست بکە ئەگەر لەزەت لە بینینی ئافرەت دەکەی و مافی خۆتە وەرە سەیری ناموسی خەڵک مەکە وەرە دەستگیرانێکی جوان بۆ خۆت هەڵبژێرە و پڕ بە چاوەکانت سەیری بکە بۆ ڕەگەزی مێش هەر بە هەمان شێوە کەواتە ئیسلام دەرگاکە دەکاتەوە ئەمجا گەنجێک دەڵێ باشە ئاخر من توانای وا مارەی یەکەم هەبوو وا چەند مسقال زێڕێکم پێکرا و دەستێ جلوبەرگم پێکرا ئەی خانوو خوا دەفەرمی ئەمە هەر ئەرکی سەرشانی تۆ نییە ئەبێ وڵات ئەبێ کاربەدەستی ڕاستەقینەی میلەت خەمی گەنجان بخوا بەداخەوە وڵاتی ئێمە حکومەتی کوردستانی ئێمە لەم ڕۆوە کەم تەرخەمە ئەگەر لە قەیرانی شابێ ئەبێ بەشێک لە بودجەی وڵات وەڵڵاهی ساڵانە تەرخان بکرێ بۆ کوڕ و کچی گەنج کەس ئەلانی کەم کاکە سلفەیەکی بدەیە دوای کەم کەم لێ وەرگرەوە تا سەرپێی خۆی دەکەوێت وەرە ئەو هەموو شوقەیە بەو عاسمانەیە دەڕوا نازانی کام کاربەدەستان و مەسئولی وڵاتەن نەمبینی گەنجێک 100 مەتر شوقەی بدەیە کاکە ڕزگاری دەبێت لە کرێچێتی دواتر وەرە بە 20 ساڵ پارەکەی لێ بستێنەوە بە ئیزنی خوای گەورە کاسبە گەنجە وردەوەردە ئەداتەوە ئێمە ناڵین حکومەت خەڵک فێری تەمبەڵیکە وەرە بیدەیە دواتر لێشی بستێنەوە بەڵام بە یەک کەڕەتبان نەچێتە ژێرباری قەرزەوە با هەموو ژیانی لە کرێچێتیان ناڕەحەت نەبێ ئێمە چەند سەرمایەدارمان هەیە زەکات دەدا ساڵانە ئەم خەڵکە لار و لەوێرە لەگەڵ حرمەتم بۆ ئەوانەی کە هەژارن دەچنە بەردەرگایان بۆ 50,000 بۆ 100,000 بۆی خەڵک باسی بکە بڵێن بە فڵان کەس خێرخواز و دەوڵەمەندی چاکە لەم شاری هەولێر و سلێمانیەدا بەڵام بیر لەوە ناکاتەوە کاکە لە ناو خزمەکەی خۆتدا لە ناو دراوسێکەی خۆتدا لە گەڕەکەکەی خۆتدا وەرە نیوەی زەکاتەکە ساڵانە تەرخام کە بزانە بۆ کچی فڵان کەس شووی پێ ناکرێت بەس لەبەر هەژاریە بۆ فڵان گەنج خەریجی جامیعە و ژنی نەهێناوە ئاخر کاکە پارە لە جیشپانیانە ئەگەر داتوانانی هەمووی بۆ دابین کێ بڵێ کە تۆ ژنت هێنا کاکە دەمسقال زێڕت عایدی من بێ هیچی وای تێ ناچێت تاقمێ قەنەفەی ماڵەکە لەسەر من بێ من کەوانتەرێکت بۆ دەکڕم ئەوتر بڵێت تەباخێکت بۆ دەکڕم وەڵڵاهی ئەمە وەکو نوێژ و ڕۆژ وایە ئەوە ئەساسی جومعە و جەماعەت فێری ئەمەمان دەکا ئەبێ خەمیان لێ بخۆین نابێ بڵێ خۆ کوڕی من نییە کوڕی ئەو خەڵکەش برازای تۆیە خوشکەزای تۆیە کەسی تۆیە هاو نیشتیمانی تۆیە هاو زمانی تۆیە هەرمەڵە زینا خراپە دەی ڕقل لە زینایە دەفەرمووەرە دەرگای نیکاحی حەڵاڵ بۆ خەڵک کەوە بۆی ئاسان کە با کوڕ و گەنجە کچە گەنجە کەمان تووشی لاڕێبوون نەبن تووشی نەزەری حرام نەبن لەناو میلەتی ئێمەدا سوپاس بۆ خوای پەروەردگار کەسانێکمان هەبوون کەوا بەڕاستی ئەم ئاەتە قورئانیانیان بە کردار جێبەجێ کردووە جا نەکرد لە پیاوانی سەخی تەبیعەت ئێمە لە شێرە ژنانی میلەتی کوردیشان نمونە دێنینەوە ئافرەتێکی خاوەن ناو نان و دیوەخان هەبووە لە شاری سلێمانی بە ناوی حەبسەخانی نەقیب حەبسەخانی نەقیب نەوەی کاگە ئەحمەدی شێخە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ دوای کە وەفاتی کاگە ئەحمەدی شێخ ئەم ژنە سەرۆکایەتی ئەو بنەماڵەی کردووە یەکێک بووە لە شێرە ژنانی شار و میلەتی کوردەواری حەبسەخانی نەقیب لە سلێمانی پارەی کۆ کردوێتەوە بۆ قازی محەممەدی ڕەحمەتی ناردووە بۆ ئەوەی یارمەتی شۆڕشی کوردستان بدە خەڵکی لە سلێمانی چەکدار کردو و نردوێتی بۆ مەهاباد بۆ ئەوەی بەشداری لە یەکەم دامەزراندنی کۆماری کوردستاندا بکە ئەم شێرە ژنە لە جەنگی جیهانی دووەمدا کە خوا بمان پارێزە وڵاتمان ئەوەی بەسەر نایاتەوە ئەوەندە بێنانی بووە ئەوەندە گرانی بووە ئەوەندە خەڵک بێدەرەتان بووە قات و قڕی نان دەستی پێ کردووە خەڵک لە بنەبان و لە کۆڵانەکاندا مردووە هیوا هەبووە 4-5 مناڵی هەبووە پەنا دەگرین بەخوا لە تاوی مناڵە بچووکەکانی کچە گەورەکەی فرۆشتووە دەوڵەمەندی عەرەب لەو بەغاوانەوە هاتوون پارەیان هەبووە کچەکەی پێ جوان بووە توێتی 50 دیناری ئەو کاتە دەدەمە کە پارەیەکی زۆر بۆ کچەکەتم دەیە کچ بە گریانەوە لە ماڵ چۆتە دەرەوە کابراوە توێتی 3 مناڵم بژیا و ئەمانم فەوتێ باشترە ئالەو کاتەدا ڕۆژێکیان ئەو حەبسەخانە هەر چەندی توانای مادی هەبوو بە یارمەتی فەقیر و هەژاری داوە ئەوانەی جێڕاونەوە کچێک خۆ بە دیواخان و ماڵیاندا دەکا و دەڵێ بەڕاستی دادە حەبسە من ناچار کرام باوکم منی دا بە کابرایەکی عەرەبی بەغایی وەڵڵاهی لەوێوە ڕام کردووە چونکە من لەم شارەدا خۆشەویستێکم هەیە وعدم پێدا بوو کە هاوسەرگیری حەڵاڵی لەگەڵا بکەم دەستی حراممان بەر یەکتر نەکەوتووە وەڵڵاهی بە چاوی حرامیش نەماندوەڕنیوەتە یەکتر باوکم لە تاوی مناڵە ساواکان منیدا بەو دەوڵەمەندە و هەندێک پارەی لێ وەرگرت ئێستا خۆم دزیوەتەوە و بە چ حاڵێکی ناڕەحەت گەیشتمەوە ئێرە پەنام بۆ هێناوی ئەویش بانجی کوڕەکە دەکا سەیری دەکا ئەویش کوڕی پیاوێکی فەقیرە بەس ئەوەیە لە برسانان نامرن هەر نانی ڕۆژانەیان هەیە حەبسەخان ئەو کاتە پارەیەکی باشی کۆ کردوێتەوە بیدا بە سیارە ئاواتی ئەوە بۆ ئۆتۆمبیلێکی تازە مۆدیلی ئەو سەردەمە بکڕێ و وەکو حەقی خۆی سەفا و سەیران و هاتوچۆی خۆی پێ بکە
بڕیار دەدات دڵێ خوایە ئەم کارە زۆر گەورەیە سارەکە ناکڕێ و پەشیمان دەبێتەوە و تەواوی پارەکەی دەداتە ئەو کوڕ و کچە دڵە بڕۆ هاوسەرگیری پێ بکەن بڕۆ هاوسەرگیریەکەش بە ماڵی حاڵی خاڵی ناکرێت جا تۆ کە هەر هەژاوی بانی منداڵەکانیشت بەدبەخت دەبن ئەوە تەواوی پارەی سارەکە بۆ ئێوە هەرچی کابرای دەوڵەمەند لە بەغاوە داوای دەکاتەوە حسابی بۆ ناکاڵێ ئەوانە لە پەنای پارێزگاری مندان کەس ناتوانێت ئەژڵێ کوڕم نەوەکو ئەمانە خوانە ناسن کابرات دەوڵەمەندە من ئاگام لێ نەبێ و فرسەتێکتان لێبێنن بڕۆن بۆ شاری هەولێر شارێکی قەدیم و میوان دۆست و خەڵکی بەڕێزی تێدایە لە پەنایەکەوە خۆتان بزر بکەن و خانوویەک دروستکەن لەوێ کابرات گومانتان پێ نابە کە لەو شارە بن وازانە هەر لە سلێمانی تاقیبتان دەکا بە عاقڵی و بە ژیری خۆی لە مردنیش ڕزگاریان دەکا ژیانیشیان پێدەبەخشێتەوە خۆزگە دەوڵەمەندەکانی ئێمەش ئاوا لە قورئان حاڵی ببوونایە بەشێک لە سەرمایەی خۆیان کاکە بەشێک لە زەکاتی خۆیان ساڵانە تەرخان بکردایە بۆ ئەو کوڕ و کچانەی کە وەختی هاوسەرگیریان هاتووە خەریکە بەهاری تەمەنیان پیر دەبێ دوای چەند ساڵێکی تر مەویز دەبن لە ژن و لە ماڵ و لە شوکردن و لە منداڵبوون وەرە ڕزگاری کە و دەستی بگرە قورئان دەفەرمێ واجبی سەرشانی هەمووتانە ئەی حکومەت و ئەی خەڵک و ئەی دەستڕۆیشتوانی وڵات ئەی دایک و باوک دووەمیان لە بنەماکانی هاوسەرگیری سەرکەوتوو ئەوەیە دەبێ هاوسەرگیری لەسەر بنەمای خۆشەویستی بێ خوا لە قورئانە دەفەرمێ ومن آیاته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة لسورة الروم آيات 21 پەروەردگار دەفەرمێ لە نیشانەکانی دەسەڵات و عەزەمەتی خوایە کە خۆشەویستی دەخاتە نێوان کوڕ و کچێکەوە کە مەیلی یەکتر دەکەن و هاوسەرگیری دەکەن جا هاوسەرگیری سەرکەوتوو دەبێت سێشتی تێدا بێ بەڕاستی حەزیان بە یەکتر بێ بەڕاستی بە چاوپێکەوتنی یەکتر دڵیان ئیسراحەت بکە بەڕاستی یەکتریان خۆش بوێ بووە یەکتر پسووتێن یەکیان پەنجەی بە دڕشێکا بچی ئەم ئازار بە دڵی بگە ئەم ئایەتە قورئانی پێمان دەڵێ ئەی کوڕ و کچە لاوەکان بە قەلەقیەوە هاوسەرگیری مەکەن ئەها جاری وایە کچێک هەیە دەڵێ شوم کردووە بە کوڕێک نازانم هەر لە خۆ قەلەقم کە تەلەفۆنم بۆ دەگا حەز دەکەم جوابی نەدەمەوە کچەکەم کوڕەکەم براکەم برازاکەم خوشکەزاکەم ئەم هاوسەرگیریە نیشانەی سەرنەکەوتنیەتی ئەبێ ئەو کاتێک کە دیاریت کرد ببێتە هاوسەرت کەمارەت کرد بوو بە دەستگیرانت هەموو لەحزەیەک لەبیرت بێ هەموو لەحزەیەک پەرۆشت بێ بەڕاستی لە ناو ناخدا کەسی تر جێگای نەبێتەوە ئەوەندە لە ناخەوە خۆشت بوێ لەبەرەوە هاوسەرگیری نابێ لەسەر بنەمای قەلەقی و دوودڵی و ڕاڕایی بێ ئەگەر لەسەر ئەو بنەما لە قەدا مەزرا وەک خانوویە گوایە بناغەکەی لەسەر کادانێ ئەگەر سەرەوەی هەرچی لێ بکەی دەڕوخێ بەڵام ئەگەر ژێرەوەی پتەو بوو بناغەکە قایم بوو بلۆک و خشتەکانی سەرەوە زۆر قایمیش نەبن ئاخری هەر ئەو پەڕی درزە بچووکێک بدا خۆی دەگرێ و بیناکە ناڕوخێ بنەمای سێیەم ئەبێت لە دینەکە حاڵی ببین پیاوێکی بەڕێز لەگەڵ سێ چوار پیا و ماقوڵی ئاوەکو ئەم پیا و جەنابتانە دەچێتە خوازبێنی کچێکی ماڵێک ئەڵێ هاتوین کشەکەتان مامدەنێ بۆ فڵان کوڕ ئەم کوڕە بەدینە ئەرە وەڵڵی حتا بڵێ بەدینە ئەهلی جومعە و جەماعەت و نوێژ و عیبادەتە کاسبە بەڵێ بەدەستی خۆی کەسابەت دەکا و بەڕاستی ڕێک و پێکە و محتاجی کەس نییە عاقڵ و ژیرە چونکە هەیە دیندارە عاقڵ نییە ئەرە وەڵڵی لە عەقڵیشا دەتوانێت نەسیحەتی کۆمەڵە خەڵکی بەڕێز بکە خوێندەوارە زانکۆی تەواو کردو پەیمانگەی تەواو کردو و ئینسانێکی سەرکەوتوو بووە لەم کاتەدا تەماشا دەکەی بە کچەکە دەڵێن کچم وەرە شووی پێ بکە باوک و دایک پێیان خۆشە ئەڵە ڕۆڵی جان کوڕەکە ئەلحەمدوللا دندیندارە بنەماڵەیان بەڕێزە عاقڵ و ژیرە خوێندەوارە کاسبە دەوڵەمەندە کاتێک کچەکە کوڕەکە دەبینێ ئەڵە وەڵڵاهی بەداخەوە تۆزە جوان نییە سەری وایە لوتی وایە باڵای وایە وەلحەسڵ عیبێکی لێ دەدۆزێتەوە لێرەدا دەبێت بە دایک و باوکانی دڵسۆز و ئەهلی مزگەوت بڵێن زۆر لە کچەکەت مەکە مەڵە ڕۆڵە گیانجوانی هیچ نییە مهمەیە کوڕی چاکە نەخێر جوانی شەرتە ئێمە زۆر جار ئەو قسەیەمان کردووە کوڕە جوانی هیچ نییە دوای زوو تێدەپەڕێ ناوەڵڵا ئەبێت سەرەتا جوانی لە ناو دڵی ئەو کچە بۆ ئەو کوڕە جێگیر ببێت جوانیش زۆر مەرجە با بزانین لە دینی ئێمەدا لەم بارەیەوە چی هاتووە دەچینە خزمەت صحیحی بوخاری ژمارەی فەرموودە 5273 لە صحیحی بوخاریدا دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ناو مزگەوتا دانیشت بوو لەو کاتەدا ئافرەتێک داوای ڕوخسەتی کرد و هاتە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ إن امرأة ثابت بن قيس
ژنەکە خێزانی سەحابەیەک بوو ناوی ثابتی کوڕی قەیس بوو ئەم پیاوە زۆر دڵسۆزی خوا و پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم ژنەکە هەر لە ناو مزگەوتە عەرزی پێغەمبەری خوای کرد یا رسول الله ئەی پێغەمبەری خوا بە قوربانت بم هەمومان بە قوربانت بین ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ثابت بن قيس ما أعتب عليه في خلق ولا دين والله من خێزانی پیاوێکم کە جەنابەت باش دەیناسی و دایمە لە خزمەتتدایە کە ناوی ثابتی کوڕی قەیسە والله ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم رەخنەم لێی نییە لە دین و لە ئەخلاقی والله حتا بڵێ بە ئەخلاقە والله تا بڵێ چاوپاکە تا بڵێ پیاوێکی بەڕێزە حتا بڵێ سەخی تەبیعەتە والله تا بڵێ بە سەبر و تەحەمولە تا بڵێ پیاوێکی مەردە تا بڵێ خانەدانە ئەم ژنە ئاوا باسی مێردەکەی دەکا والله لە ئەخلاقا نمونەی پیاوی مەرد و پیاوی چاکە والله گلەییم لێ نییە لە دینداریدا والله ئەو من بۆ شەو نوێژ خەبەر دەکاتەوە دوو شەمە و پێنج شەمان بە ڕۆژووە والله خۆ و پێغەمبەری خوای لە هەموو شتێک خۆشتر دەوێت دڵسۆزە بۆ دینی ئیسلام خوێنی خۆی بە ڕێبازی ئیسلام دەفرۆشێ والله ئەی پێغەمبەری خوا لە دینیشدا پیاوی وا بە دین کەمە جەنابیشت باشی دەناسی ولكني أكره الكفر في الإسلام والله من مسلمانم من بروان بخوا و پێغەمبەر و بە قیامەت هەیە والله نامەوێت تووشی بێدینی بم بەهۆی ئەم پیاوەوە بەڕاستی ئەم پیاوەم خۆش ناوێت تێشگەیشتم لە جەنابتەوە ئەی خۆشەویستی خوا کە پێ دوتوین هەر پیاوێک ژنێک نەتوانێت دڵی مێردەکەی ڕازیکە ڕەنبی قیامەتی لەدەست بچێ والله من ناتوانم لەگەڵ ئەو پیاوە ژیان بەسەر بەرم حەزیش ناکەم بەهۆی پیاوەکەمەوە قیامەتی ئەویش و منیش بسووتێ جا سەیری فتح الباری کەن شێخی ابن حەجەری عەسقەلانی ڕەحمەتی خوای لێبێ لە فتح الباریدا لە مجەلەدی نۆدا لە لاپەڕەی 495دا ئاوا شەرحی حەدیسەکە درێژە پێدەدا دەفەرمێن لە قسەکانیە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو هەرگوێ بۆ ئەم ژنە شل کردووە وتی لا أطيقه بغضا والله لولا مخافة الله إذا دخل علي لبصقت في وجهه أي پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەڕاستی ڕقم لێ دەبێتەوە والله ڕقم لەو پیاوەیە سوێن بەخوا ئەگەر لە ترسی خوا نەبووایە کە حرامی کردووە ژنی مسلمان بەرامبەر بە مێردەکەی ئەمە بکە بێئەدەبی بنوێنێ ئەو کاتەی کە دێتە سەرم و لەگەڵ ماجوود دەبێت فم دەکردە نێو چاوانیەوە لە ترسی خوا ئەوە ناکەم پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر گوێ دەگرێت باشە ئەم ژنە ئەو پیاوە دیندارە ئەو پیاوە ڕەوش بەرزە ئەو پیاوە مەرد و قارەمانە ئەم ژنە دەبێت بۆ ئەوە ڕقی لێ بێ ها با ناخی خۆی هەڵڕێژێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم قسەکانی پێ نابڕێ دەفەرمێ یا رسول الله بی من الجمال ما ترى وەرە ئەی پێغەمبەری خوا جوانیەکەی من ببینە ئەو هەمووتان دەبینن من چەند کچێکی جوان و ئافەتێکی پێکەوتوم چ جەمال و جوانیەکم پێوەیە وثابت رجل دمیم بەڵام ثابتی مێردم پیاوێکی بوو دەڵێی زۆر دەم و چاو ناشرینە وەڵی لەناو پیاواندا دەڕوا سەرنج دەدەم ئەشەدهم سەوادن لە هەمووانیان ڕەش و پیسترە ئەو هەموو پیاوە سپی پێستە مێردەکەی من ڕەشە وأقصرهم قامة أو هم بالا برزة بينم مردكي من لنا أو عند بالاي كرتا وأقبحهم وجها أو أنا دموتشاو بروس ميلو ريشيان تنجو أنا أمر دي من دموتشاوي كي قل ناشر نهاية والله سرتا حر بيان وتم بياوي بدينة بياوي تاكم مردا ديوا خاندارا لبر أمانة شون بياكل بلام إستا كسيري خومو ميردي خلق دكم جواني خومو ناشر نياو دكم والله لنا خور رقم ليتي أي بيغمبر إخوانات وانا مجاين لقل بصر برم پێغەمبەر صلی الله علیه و سلم نصیحەتی نەکرد فەرمی ڕۆڵی گیان وەرە سەبر بگرە ئارام بگرە های مەجای دینەکە بە غەڵەت حاڵی دەبین من بم تۆ بی مامۆستایەش کە بڵێ ڕۆڵی گیان سەبر بگرە کورە دنیا ئەوەندەی پێ ناوێ تازە شوت پێ کردووە تازە زەمانێک ڕۆیشتووە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەم قسانەی هیچ بۆ نەکرد فەرمووی پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه و سلم ئەترى الدین علیه حدیقته ئەم پیاوە لە ماڵی دنیا باخچەیەکی هەبوو باخێکی هەبوو جا باخی ئەو سەردەمەوەک باخی ئێستا نەبووە بۆ فیشقیات بێ باخ خەڵکی بەخێو دەکرد باخە خورمای هەبووە ساڵانە واریداتی ساڵەکەی نانی ساڵی لە پەیدا کردووە ئەم پیاوە یەک باخی پڕ لە دارخورما و میوەجاتی هەبوو کە تۆ شوت پێکرد هەمووی لە قەبەڵ تۆ کرد و کردی بە مارەی تۆ ئێستا هیچی نەماوە ژنەکەشی لەدەست چێ و باخەکەشی لەدەست چێ ئەو بە تۆ ڕازیە تۆ بەو ڕازینی ئامادەی باخەکەی بدەیتەوە وازل لێبێنێ وتي أي پیغمبر خاصة نعم وإن شاء زدته أنا والله حد دستم لدستي وبيا نقبا خكي أو خوشم هم يبيدا بخشم پیغمبر فمي ناس زيادة خلنا بس باخكي بدو فمي ثابت جان ولا طلاقي دوازي لبينا ليش يجيك النوا تماشاك برزان لم فرمودي وتيدقين يا من بك شكال ما نلين بخش كان ما نلين رولجان كرة قيناتو زبدلن جوانيا مهم الدين دار بأخلاق كاسب أخوان دوار بنمالي شاكن
بەم قسانە قسەکەت هەڵمەخەڵەتێنە والله لە ئەوڵەوە جەمال و جوانی ئەم کوڕی بەدڵ نەبێ لە ئاخیردا سەرکەوتوو نابێ زۆر خەڵکی نەسیحەتی کچەکەی دەکات کچم دوایی خۆشت دەوێ ناوەڵڵا خۆشەویستیەوەی لە ئەوڵەوە جێگیر بێ نەک لە دواییدا دروست بێ بۆ کوڕانیش کچێک مەهێنە کە لەبەر ئەوەی بیهێنی وەڵڵەهی حیجابە ئەوەندە زوو قورئانی لەبەرە بەخوا باوکی پیاوی چاکە بەخوا دایکی شێرە ژنە براکەی کچی خوشکی فڵان کەسە ئەو کچە خوشکێتی ئەم بنەماڵە هەر شایانە خزمەتیان لەگەڵا بگری بەس وەڵڵەهی تۆزە کچەکە جوان نییە کوڕە جوانی قەیناکە ناوەڵڵا بۆ کوڕیش نابێ وابێ یەکەم شت کە سەرنجت ڕادەکێشێ با جەمال و جوانی کچەکە بێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هیچ نەماوە بۆ ئێمە باسی نەکە لە فەرمودەیەکی حەسەنە کە ئیمامی نەسائی ڕەحمەتی خوای لێبێ ڕیوایەتی کردووە شێخ ئەلبانی ڕەحمەتی خوای لێبێ لە سلسلەی ئەحادیثی صحیحەدا بە ژمارە فەرمودەی 1838 فەرموویەتی حەدیثێکی حەسەنە ئەم فەرمودەیان لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گێڕاوەتەوە خۆشەویستمان دەفەرمێ خەیر النساء التي تسره إذا نظر إليها چاکترین ئافرەت کە پیاو لەگەڵی مرتاح بێ و خێری لێ ببینێ ئەوەیە ئەم ژنە لەبەر چاوی تۆ ئەمەندە جوان بێ هەر کە سەیرت کرد خۆشیەک بەدڵ تا بێ هەر کە سەیرت کرد بزانی جوانی وا لەسەر زەویدانە ئەوەندە ئەم کوڕە بێ ئەم کچێ بەلاوە جوان بێ وتطيعه إذا أمر دەمە دووەر نەبێ ژنێک بێ ئەگە پیاوەکەی کوتی بڵێ بەسەر چاو ولا تخالفه فيما يكره في نفسها ولا في ماله ژنێکی دەست پاک و دایان پاک بێ بە کوردی خۆمان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی چوار صیفەت هەیە لە هەر ژنێکا بێ پیاو لێ ئیسراحەت دەکا ئەوەندە لەبەر چاوت جوان بێ هەر کە سەیرت کرد حەز نەکەی ڕووی لێ وەرچەرخێنی دەمەوەر نەبێ و ئینسانێکی بەئەدەب بێ و بەڵێت بۆ بکە و بەڵێ قوربانت بۆ بکە بەدەم تا نایەتەوە کە لە ماڵ نەبووی داوێنی پارێزراو بێ و سەروەت و سامانت بە فیڕۆ نەدا یعنی دەست پاک و دایان پاک بێ جا ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڕێزان تەماشاکەن جوانیەکەی خستە ئەوڵەوە یعنی ئەگەر ژنێک هەرچەند بەئەدەب بێ هەرچەند دەست پاک بێ هەرچەند داوێن پاک بێ بەڵام ئەگەر مێردەکەی لە لای جوان نەبوو ئەو سێ کارە جوانە شەفاعەت بۆ جوانیەکەی ناکە ئاخری ئەم پیاوە ئەم ژنەی هەر بەدڵ نابێ یان ژنێکی بەسەردێنێ یان تەڵاقیەدا لەبەرەوە نابێ کوڕیش خۆی بخەڵەتێنێ بڵێ وەڵاهی مادام دەست پاکە و داوێن پاکە و بە ئەخلاقە و ئەوەندە قورئانی لەبەرە و حیجابە و کورە با جوانیش نەبێ نابەخوا برا باشەکەم حتا نەفست لێی تێر دەبێت دوای یەک دوو مانگەم جا بە ئاگا دێ و بەنجەکە بەرت دەدا کە لەزەتە شەهوانیەکانت وردەوە لە خاڵی بوونەوە ئەم جا کە لە بازاڕە دەبینی ئەو هەموو کچە جوانە هەیە ئەوەی تۆ وانییە وەڵام جا بەر چاوت دەکەی ئەم جا تەقە و تەلاق دەست پێ دەکا ئەم جاڵەن نوشتەی لێکراوە دەبێت جن نەچوبێتە لە شێوە بابەوە بنەماکەی خوارە تۆ نەگەڕاویەوە ئەبێ یەکەم جار ئەم کچەکە دەیهێنی جوانی زۆر شەرتە ئەبێ لە دڵی تۆدا لە هەموو کچی سەرزەوی جوانتر بێ ئەبێ ئاوا لە دینی خوا حاڵی ببین زۆر جا قسەی خۆش دەبیستم مامۆستایەکی بەڕێز چوو بۆ ژنمارەکردنێک وتی کاتێک کە گەڕاینەوە یەکێ لەو پیاوە بەڕێزانەی وەکو جەنابتان شاهیدی مەجلیسەکە بوو وتی مامۆستا بەخوا زستانیش بۆ کۆمەڵە خەڵک ناڕەحەتە وتی منیشتم ئەرە وەڵا داهاتم بە حکومەت ئێمە هەر کە دەممان دەکرێت چۆن حکومەت لەگەڵ میلەتا بەینی باش نییە وتم کاگە حکومەتێک نەتوان لەم زستانەیە بەرمیلێ نەوتت بداتێ و نەتوانێت غاز وەک پێویست بۆ دابینکە و نەتوانێت سوتەمەنی نەتوانێت کارەبات بۆ دابینکە ئەرە وەڵڵاهی زستان هەر خۆزگە هاوین بوویایە کوڕەکتی مامۆستا من بۆ ئەویان ناڵێم وتم بۆ کوڕەکتی ئێستا لەو ژنمارەکرد نەبووین هەر کەسەی چای بوو کە خانم کرد قڕ بەسەر ئەو گەنجە جا زستان شەوی درێژە وەرە خوای لەگەڵ ئەو مەیمونەیە شەو بکەیتەوە هاوین هەرچۆنێ بە باشە ڕۆژێ دەڕۆی و ماندووی شەوی ژەوەندە ڕۆژ شەوەکە کورتە زوو لێ دەبێتەوە بەس خەمی زستانمە ئەمە هەرچەند ماڵی ڕێک و پێکن و دیندار و خواناسم بەرەوە لەگەڵ ئەو مەیمونە هەت شەوی زستان دانیشی لەبەرەوە نابێت بە دیار مەیمونەوە دانیشی ئەبێ بەلای تۆ مەلەکە جەمال بێ دەستگیرانت ئەوەندەت بەلاوە جوان بێ بۆ کچەکەش کوڕەکە وا بێ ئەو بنەمایە نەبێ خۆشەویستم وەڵڵاهی ئەو هاوسەرگیریە دایمە دەبێت بە تکا و ڕجا ڕاگیرێ لەسەر خۆشەویستی لەسەر جوانی بنەماکە دەست نیشانکەن چوارەم خاڵ زۆر لە کچەکەت مەکە و قەناعەتی پێ مەکە مادام فڵان کەس هاتووەتە دەوڵەم هاتووەتە خوازبێنیت کچەکەم ئەمانم بۆ خۆم بینیوە دایک و باوکی وا هەیە فەقیرە بە هەموو شێوەیەک دەیانەوێت کچەکە قەناعەت پێ بکەن ڕۆڵە گیان لەم زروفایە فڵان کەس لە خاریج هاتووەتەوە ئەتبا بۆ ئەوروپا جنسی ئەوروپیت دەبێ کوڕە ئەوەتانە کچی پورت ها لێ شووی کرد بۆ خۆی بەختەوەر بوو ئەوەندە دۆلاری ناردەوە نا ئەم هاوسەرگیریە نابێت لە بەرخاتی ئەوە بێ کە کوڕەکە لە خاریجە کە جنسی ئەوروپی هەیە کە دەوڵەمەندە کە کۆشکەکەی وایە کە سیارەکەی وایە چونکە ئەمانە بەڕێزەکەم ئەگەر بێت و لەسەر ئەم خاڵانە کچەکەت بەشودەی واللهی لە دوای ماوەیەکە ئەمجا ئەم تکاوڕجایە کاڵ دەبێتەوە
ئەو کچەی تۆ ئەو ماڵ و سەرۆت و سامان و ئەوروپایی ناوێت چونکە بەدڵەوەشوی پێ نەکردووە لەبەر خاتری ئەم شتانە نابێت کچەکەت بەشوو بدەیت با بچینە خزمەت ئیمامی عومەر لە شاری مەدینەدا پیا و ژنێک هەبوون دایمە دەمەبۆڵەیان بوو کابرا پیاوێکی بەڕێز پیاوێکی خانەدان لە ناو ماڵەکەی لە کۆشکی خەلیفە عومەر زۆر ناودارتر بوو خەلیفە عومەر ئەوانەی نەبوو کە خەلیفەی موسڵمانان بوو حتا بڵێ ماڵێکی ڕازاوە خۆشی ئەو سەردەمەی هەبوو ژنەکەی هەر ناڕازی بوو ڕۆژێ شکاتی کردوتی ئەی ئیمامی عومەر وەڵڵاهی من و ئەم ژنە بەیەکەوە ناحەوینەوە ئیمامی عومەر وەکو خەلیفە بوو وەکو ئیمامی جومعە بوو قازیش بوو یعنی دەوری دادوەری ئەمڕۆی دەبینی وەکو دادوەر و حاکم بانجی کردن بۆ مەحکەمە جا حاکمەکانی ئەمڕۆ لەگەڵ ڕێز و حرمەتمدا زوو بڕیار دەدەن زۆر جار دەبینین کوڕکچێک بەیەکەوە ناگونجێن ژن و پیاوێک هەر یەکسەر حاکم لە دوای مانجێشکە تەڵاقیان دەن نا خەلیفە عومەر ژیرانە وەکو دادوەرێکی بە هەڵوێست بیری کردەوە چوو بۆ ماڵی کوڕەکە بە چاوی خۆی بینی ئەم پیاوە ئەو خان و بەرە و ماڵ و موڵکەی ئەو هەیەتی ئەم سەرۆکی هەموو موسڵمانانی دنیای ئەوەی نییە ئەی باشە ئەم ژنە لە چین و قسانە نە قەرزارە نە دەستکورتە نەبێ بەرگە نەبێ نانە نەبێ پێخەفە هەموو شتێکی هەیە دەفەرمێ ئیمامی عومەر فەرمووی جارێ هیچ قسە ناکەم سێ ڕۆژ ئەم ژنە بەرن بۆ ماڵی فڵان کەس کە ماڵەکەیان لەگەڵ حرمەتمدا بۆ ڕووی جەناوتان هەمومان ڕەن بێ ئەومان بینی بێ و بیست بێ لە کوردەواری خۆشماندا هەبووە ماڵ هەبووە ژووری ماڵاتەکەی لەگەڵ ژووری دانیشتنیا بە چی ڕێک جاکراوەتەوە کابرا مانگا و گۆلک و بزن و مەڕەکەی هەر لەگەڵ خۆیان ژیاوە هەر ماڵەکە بەس بۆن ڕیخ و بۆن زبڵی لێ هاتووە وتی بیبەنە ماڵی فڵان کەس لە هەموو ماڵی ئەم سەرزەوی پیس و پەڵوەخترن سێ شەو با لە ماڵی ئەوان بێ هەر کە دەچوویە ژوورەوە دەڕشایتەوە لەبەر بۆگەنی میز و پیسایی ماڵات و ئەوانە بژنەیان بردەوێ و دوای سێ شەو ئیمامی عومەر فەرمووی بیهێننەوە وەکو ماڵی خوشک و برایەکی خۆی لەوێ ژیا و هاتەوە ئیمامی عومەر فەرمووی ئێستا قەدری ماڵ و مێردی خۆت زانی تۆ لە چ ژیانێکای و خەڵک لە چ ژیانێکایە ئێستا دەڵێ چی وتی والله ئەی ئیمامی عومەر ما وجدت الراحة إلا في هذه الأيام والله لەوەتی شوم کردووە ئەم سێ شەوە بەدڵی خۆم خەوتم و ئیسراحەتم کردووە ئەو بۆن زبڵ و ڕێخەم زۆر لە ماڵەکەی خۆم بەدڵترە حەزەتی عومەر فەرمووی بە پیاوەکە هیچ مەڵێ وەرە تەڵاقی دەولێک جابنەوە بە حرمەتەوە ئەمە یەکەم جا بەس لەبەر ماڵەکە شووی پێکرد بوو بەوە ڕازیان کرد بوو ئەو خانوە گەورە ئەو ڤێلای فڵان کەسە و ئەوەندە تێر و تەسەلە و ئەوەندە پارەی هەیە دوای ژنەکە سەیری کرد ئەو ڕیخ و زبڵەی پێک گەلێک خۆش دەبووتی ئەو سێ شەوە نەبێ ئیسراحەتم نەکردووە لەوەتی هەم ئەوەندە ئیسراحەتم بوو کە لەو ماڵە پیس واخڵەدا بووم بەخوا ئەو خاوێنەم ناوێ ئیمامی عومەر دیسان نەها نەسیحەتیان بکە نەها دوعا و نوشتیان بۆ بکە نەها دوعا بەتاڵ کاتەوە فەرمووی لە یەک جا ببنەوە بە حرمەتەوە بە یەک گەیشتن بە حەڵاڵیش لە یەک جا ببنەوە ئەم دوانە بنەمای هاوسەرگیریەکەیان لەسەر خۆشەویستی نەبووە لەسەر بنەمای عەتف و ڕاکێشانێکی ماڵی بووە پێنجەم لەو بنەمایانەی کە پێویستە باسی بکەین کۆتایی خاڵیش بێ ئەویش ئەوەیە پێویستە هەردوو هاوسەر بلوغی جنسیان ببێ بلوغیان ببێ لە ڕووی ئەوەوە کە لە ڕووی تەمەنە و بلوغیان بوو بێ چونکە کچ لە 12 ساڵیەوە تەقریبەن بلوغی دەبێ کوڕیش لە 15 ساڵیەوە بلوغی دەبێ لە ڕووی جنسیەوە بلوغیان بوو بێ بەڵام هەر ئەمەندە نا لە ڕووی عەقلیشەوە بلوغیان بوو بێ لە 12 ساڵیە کچ بلوغی دەبێ بەڵام داماوە نازانێت ماڵی مێرد چییە نابێ بەشوو بدرێ وەڵڵی کچ هەیە لە 13 ساڵی بەشویان داوە لە 15 ساڵی بەشویان داوە بلوغەکەی ماوە جنسی بلوغی هەیە بەڵام عەقڵی بلوغی نییە ئەخر ئەم داماوە نازانێت باری قورسی ژن و مێردایەتی چییە بلوغی عەقلیشی هەیە ئایا چونکە هەیە لە 30 ساڵیشا بەڕێزان بلوغی عەقلی نییە هێشتا هەر ساویلکەیە باری قورسی ژن و مێردایەتی گاڵتە نییە ئایا جنسی بلوغی هەیە ئایا عەقلیشی هەیەتی ئایا مادیەنیش بلوغی بووە عاقڵیشە دینداریشە جنسیشی زۆر باشە بەڵام هیچی لە ماڵان نییە ئەی نابێت دەستکەوتێکی هەبێ ئەی نابێت مارەیەکی پێ بدرێ ئەی نابێت کولانە خانوویەکی هەبێ ئەبێ مادیەنیش بلوغی بوو بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئایا لە ڕووی کۆمەڵایەتی و ئیجتیماعیشەوە ئەم دوانە ئەم کوڕ و کچە بلوغیان بووە بە کەڵکیەوە دێن ڕێز لە خزمی یەکتر بگرن هاتوچۆ یەکتر بکەن لەگەڵ دراوسێدا باش بن لە کۆڵانە دەنگیان نەیە هاو بلوغی کۆمەڵایەتی پێدەڵێن ئەوە دەرسی خۆی دەوێت ئەگەر هەر تەنها بلوغی جنسی بوو وەڵا کچەکە باڵغە و کوڕەکەش باڵغ بۆ لە یەکیان مارەکەن و بیان گوازنەوە والله ئەوەش غەدرێکی گەورەیە ئیمام ئێمە کە تەماشای ئیسلام کەین حەوا دایکە حەوا یەکەم ژنی سەرزەوی بووە بەڕێزان بۆ پێی دەوترێ حەوا
بۆ بە کەڵک دەهات ژنی ئادەم بێ، بۆ بە کەڵک دەهات دایکی منداڵ بێ، بۆ بە کەڵک دەهات دایکی مرۆڤایەتی بێ، سێ سیفەتی تێدایە. ئەزان حەوا یعنی چی؟ حەوا سێ معنای کوردی خۆمانی هەیە. حەوا لە حەیاتەوە هاتووە، یەکەم ژیان. یعنی ئێستا ئافرەتێکی ئێمە کچێکی کوردی ئێمە ناوی بنەی ژیان ڕێک ناوە دایکە حەوا. هەر ئەو کەسانی ناویان ژیانە ڕێژ ناوی دایکە حەوایان لەسەرا، بیکە بە کوردی بە عەرەبی ناوی منە حەوا. یعنی ژیان دۆست. ئەو کچەی بە کەڵکی شوکردن دەبێ حەزی لە ژیان بێ. نابێ هەموو ڕۆژە بڵێ خۆم دەسووتێن بخۆم دەکوژم. ئەبێ ژیان دۆست بێ، بەرگەی مینەتیەکانی ژیان بگرێ، حەز بکا بژی، نەک لەبەر بچووکترین موشکیلە خۆی بکوژێ. یەکەم ژیان دۆست بێ. دووەمیان حەوا لە ئیحتیواءەوە هاتووە، واتە لە ئامێزەوە. ئەو کچە کوردانەمان کە ناویان ئامێزە، ئامێز هەر ڕێک ناوی حەوایە بەڵام بە کوردی خۆمان. واتە دەبێ ئامێزی گەرم بێ بۆ مێردەکەی و بۆ مناڵەکانی و لە باوەشیان بگرێ. ئەبێ ئامێزی کراوە بێ، نابێ ئافرەتێک بێ مێردەکەی ئیهمالکە، نابێ ئافرەتێک بێ منداڵەکانی ئیهمالکە و سۆز و عەتفی دایکایەتیان پێ نەبەخشێ. وەڵڵاهی لەگەڵ ڕێزمدا دایکی وایە بەس مناڵی دەبێ، هەمووی فڕێداون ئەو کۆڵانانە بڕۆن لە مەکتەب مامۆستا بەدەستی ئەو منداڵانەوە وێرانە، لە پۆلا نایڵن خەڵک بخوێنێ، لە کۆڵانە نایڵن خەڵک ئیسراحەت بکە، هەر بوویەتی و فڕیان دەدا. ئامێزی دایکایەتیان بۆ ناگرێتەوە لە باوەشیان گاو نەهێڵێ بچنە سەر جادە و کۆڵان. ئەخە ئەوانن کۆمەڵگا بەدبەخت دەکەن وەکو خۆیان بەدبەختن. حەوا دایکە حەوا ناوی حەوا بوو چونکە ئامێزی هەبوو. سێمیان حەوا لە حەیاءەوە هاتووە، لە شەرم و شکۆوە. جا شەرم و شکۆ ئێمە لە کوردەواری دیسان بەغەڵەت حاڵی بووین. ئەڵێن ژنی شەرمن شارێک دێنێەوە، ئەزان ژنی شەرمن ئەوەیە ئەگە ئاوی خوادەوە پیاوێکی لە بڕوو بکاتە ئەو دێوە. بابە ئەوە خەجلی پێ دەڵێن، ئەوە داماویە. ئەبێ ئافرەت وەکو پیا مافیەوەی لە مەجلیسا دانیشە و چاش بخواتەوە قسەش بکا و بوونی هەبێ وجودی هەبێ. حەیا یعنی ئەوەی کە ئەوەندە بە ئەدەب و بەڕێز بێ منداڵەکانی شانازی بکەن کە فڵان کەس دایکیانە، ئەوەندە بە حەیا و حورمەت بێ لە کۆڵانەکە ژیان منداڵەکانی کوڕکچەکانی بڵێن ئەوە دایکمانە. هەموو خەڵک ڕاوێژی پێ بکە، قەدری لێ بگرێ، ناوی هەبێ، نانی هەبێ، دیوەخان و حورمەتی هەبێ. يعني حياء أويا حياء ونيا نويري قصب كي ونويري سر هالبري ونويري أو بخويا ونويري ببيع بوي بخير بي ونويري لجدودي ميوانا دانشيو أو خجالتية أو كمية لبي الجن لو دربي ندري جنيج عيني بياو إنسانة والله كتب ميوانا تهاجنك زور أسائل قال يا دانشة چونك أوان دبر ريزا بياو نويري بربط شاي خوي سيدي كات چونك وكو خاون ما حسابي بو دكري كتولى مال نبوي أوان دبد الصلاة وبرز بهيبت بحرمتي ميوانا بقري لقال يا دانشة كارو بارجة بجيكا ئەبێ ئافرەت ئەگە ئەم سیانی تێدا بوو دایکە حەوایە کاکە ئەمجا بە کەڵکی شوکردن دێ بەڵام ئەی هەوا کەس بە شوو دەدرێ بەس بلوغی جنسی بووە نە بلوغی کۆمەڵایەتی هەیە نە بلوغی مادی هەیە نەدەزانێت نان و چێشتە دروستکە نەدەزانێت ماڵ و منداڵ چییە نەدەزانێت ئامێزی گەرمی دایکایەتی چییە نەدەزانێت دوو قسەی خۆش چییە وەڵای ئەو هاوسەرگیریە فاشلە ئەم جارەکانە دادگا و مەحکەمە و مەلا و نوشتەنووسی دنیا پێێتەوە مەشغوڵ دەبێ و چارەسەری کێشەکانتی بۆ ناکرێت کۆمەڵە بنەمای تر هەیە بەویستی خوای گەورە بۆ جومعەی داهاتوو ئینشاء الله هەڵی دەگرین و لەوێدا تەواوی دەکەین بزانین قورئان و سونەت ژیانی پیاوچاکان و ساڵحان چۆن باسی هاوسەرگیری سەرکەوتویان کردووە یا ڕەبی خوای ژیانی دنیا و قیامەتمان بەختەوەرکەی یا ڕەبی خوای ژیانی دنیا و قیامەتمان بەختەوەرکەی یا ڕەبی خوای ئەو کوڕکچانەمان کە تا ئێستا هاوسەرگیریان بۆ نەکراوە خوای کار ئاسانیان بۆ بکەی خوای کوڕکچەکانمان بە حیا و حورمەت و ڕێز و ئەدەبەوە بە خانە و لانەی هاوسەری خۆیان شاد بن یا ربی خوای ئەوانەی کەوا ژن و مردن ناکۆکن ئیسلاحی حاڵیان بکەی خوای ئەو ژن و مێردانی ناتەبان ئیسلاحی حاڵیان بکەی ئەو ژن و مێردانەی ڕێک و پێکن لە قسەی خراپ و نەفسی بەد و چاوی پیس بە دووریان کە یا ئەرحەم الراحمین ئەوانەی ئەولادیان هەیە خوای ئەولادەکانمان ساڵح و دیندار کەی خاوەن علم و حلمیان کەی خاوەن تەقوا و خواناسینیان کەی یا ربی خوای ئەولادەکانمان ساڵح کەی هەر کەسیش ئەولادی نییە و چەند ساڵە هاوسەرگیری کردو و چاوەڕی منداڵێکی ساڵحە یا ئەرحەم الراحمین یا وەهاب و بەخشندە منداڵی ساڵحی پێ ببەخشی هیچ شتێک لە دەسەڵاتی تو عاسێ نابێ خوایە منداڵی ساڵحی پێ ببەخشی خوایە ڕۆژی دوعا قبوڵ بوونە لەبەر خاتی هەر کەسێکی بەدەست نوێش کە لە تۆ دەپاڕێتەوە ئامین بۆ دوعاکانمان دەکا یا ڕەبی خوای شیفای نەخۆشەکانمان بنێری یا شافی یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بنێری خوای شیفای نەخۆشەکانمان بنێری هەر کەسێ دڵ و دەرونی بە ئازارە خوای ڕەحم بە دڵ و دەرونی نەخۆشی بکەی هەر کەسێ دڵ بە خەمە زەردەخەنە بخەیەوە سەر لێوەکانی ئەوانەی نەخۆشی نەفسیانە یا ئەرحەم الراحمین دڵخۆشیان کەی دەرمانێک عیلاجێکی دکتۆری دەرونیان بۆ بکەی بە شیفا ڕەحم بە حاڵی هەموو لایەکمان بکەی دنیامان خۆش و قیامەتمان ئاوەدان کەی خوای وڵاتمان پڕ لە ئەمن و ئەمان بێ
دەسەڵاتدارانمان دڵپڕ لە ڕەحم و دادوەریکەی یا ڕەبی خوای ئەو کەسانی کە خێری میلەتیان دەوێ موفەقیان کەی ئەوانش کە خراپن هیدایەتیان بدەیت یا ڕەبی خوای ئەو پێشمەرگە و ئاسایش و پۆلیسانش کە دیفاع لە ئەمن و ئەمانی ئەم خەڵکە موسڵمانە دەکەن خوای تۆش بیان پارێزی تۆش هیدایەتیان بدەی بەرەو خواناسی و دینداری ڕەحم بەدڵی دایک و باوکەکان بکەی ڕۆڵەی موسڵمانان لە هەر شوێنێکی سەرزەوین خوای بیان پارێزی خوای بیان پارێزی یا ئەرحەم الراحمین آمین آمین والحمد لله رب العالمين.